ئەو نقطەی کە بەر لە 7 ئۆکتۆبەر هێشتا سەربازەکانی حەماس نەچووبوونە نێو ئیسرائیلەوە نەکچووینەوە سەر ئەو نقطەیە بەڵکو ئێستای تر ئەو وڵاتە کاولا بەجێماوە. بەداخەوە میشە لە دوای جەنگەکان وڵاتێکی کاول و قوربانیەکان دەبنە قوربانی کە سوکاری قوربانیەکان هاوڵاتێ مەدەنیەکان دەبنە قوربانی. ئەمە یەکێک بوو لەو جەنگانی کە لە نێوان ئیسرائیل و فەڵەستینیەکان وام جارە لەوان گروپی حەماسدا ڕوویدا. ئیسرائیل لە سەرەتای دروستبوونیەوە لە ساڵ 1940 کە دەوڵەتەکەی ڕاگەیان ینی دەوڵەتی ئیسرائیل کە دروست کرا هەندێک لە دەوڵەتە عەرەبیەکان هێرشیان کردە سەری لە سەرەتادا جۆرێک لەوەی سەرکەوتوو بوون لەبەرەوەی ئیسرائیل دەوڵەتێک بوو سەرەتا لاواز بوو یعنی تازە دروست بوو بەڵام هەر پاش چەند ڕۆژێک خۆی گردەوە و نەتیجەی شەڕەکەی گۆڕی. لە ساڵ 1956 ئیسرائیل توێ شەڕێکی ترەوە لەگەڵ فەرەنسا و بەریتانیەکان هێرشیان کردە سەر میسر ئەو کاتێک کە میسر لە مێژوودا دەمان خوێن نۆکەندی سوێسی خۆماڵی کرد ئەمە زیانی ئابووری هەبوو بۆ ئیسرائیل بۆی لەگەڵ فەرەنسا و بەریتانیەکانە هێرشیان کردە سەر میسر. دواتر جارێکی تر شەڕی 6 ڕۆژە لە ساڵ 1960 بە 6 ڕۆژ ئیسرائیل توانی ناوچەیەکی زۆر لە بەرزایەکانی جۆلان و چەند ناوچەیەکی تریش داگیر بکات ینی بە 6 ڕۆژ توانی شەڕەیەک لا بکاتەوە. جارێکی تر لە ساڵ 1970 کە بە شەڕی ئۆکتۆبەر ناسراوە ئیسرائیل شەڕێکی تری ئەنجامدا لەگەڵ میسر و سووریا بەڵام دیسانەوە نەتیجەی شەڕەکار بە قازانجی ئیسرائیل کەوتەوە ئەوە دیسانەوە لە ساڵی 2000 کۆتایەکانی 2023 تقریبن جەنگ ڕوویدایەوە و دیسانەوە بەڕاستی لە جەنگدا کەس سەرکەوتو نییە لە جەنگێکدا سەدان هزار قوربانی لێ بکەوێتەوە ناکرێ بڵێن سەرکەوتن تەنا ئەوە سەرکەوتنەکەی تر هاوڵاتیانی فەڵەستینی بەبێ ترس لە ماڵەکانی خۆیاندا بژین هاوڵاتیانی ئیسرائیلیش بێگومان بەبێ ترس واتە لە جەنگدا تەنا ئاشتی سەرکەوتنە ئەوی بڵێ من براوە بووم یان ئەو بڵێ من براوە بووم بەڕاستی کەس براوە نییە ئەوەی لێرە و لەوێ دەوترێ ئەوە تەنا بۆ دڵنەوایی خۆمانە هەر کەسێک بڵێ فەڵەستینیەکان سەرکەوتوو بوون ئیرادەی فەڵەستینیەکان سەرکەوتوو بوو یان ئیسرائیل سەرکەوتوو بوو سەرکەوتنی ئیسرائیل لەکوێدایە کە دەیان تاوانی جەنگی لە غەزەدا ئەنجامدا ئەی سەرکەوتنی حەماس لەکوێدایە کە وڵاتێکی کاولی بۆ فەڵەستینیەکان بەجێهێشت. گفتوگوێم بابەتە دەکەین دواتر لەگەڵێکێک لە میوانەکانمان کە توێژەرێکی دیاری پرسە سیاسیەکانە لە بەریتانیاوە لەگەڵمان دەبێ گفتوگوێ بابەتە دەکەین. یەکێک لەو بابەتانی کە ئەمڕۆ هەرێمی کوردستان نوێنەرایەتە حکوومەتی هەرێم لەگەڵ وەفدی پێم وابێ 23 دەوڵات کۆبوونەتەوە وە پێیان وتون بەغدا دەڵێن ئێمە دڵمان خۆش بوو کە بەعز ڕووخا ئاوەتی شەخزەناب وەزیری دارای حکوومەتی هەرێم ئەمەی بە بیانەکان وتووە وتوێت ئێمە دڵمان خۆش بوو کە بەعز ڕووخا ئیتر پێکەوە ژیان لە عێراقدا دەست پێ دەکات و جیاوازی ناکرێ و بەڵامەوە تا دیسانەوە عێراق جیاوازی دەکا پارەمان بۆ نانێرێ غەدرمان لێ دەکا بەشە حیسەی خۆمان لە هیچ شتێک پێ نادا. ئەمەیان بە نوێنەری وڵاتان وتووە دیارە هەرێمی کوردستان بە نیازی شتێکە دەیەوێ وڵاتان ئاگادار بنەگەر هەر بڕیارێکی داوە بڵێەوە بەغدایە کە پابەندی بڕیارەکان نەبووە. گفتوگوێم بابەتانە دەکەین بابزانین ئایا هەرێمی کوردستان لەسەر حەقە کە دەڵێ بەغدا پابەند نەبووە بە ڕێکەوتنەکان ژمارە و حیساب و کتاب چۆنە؟ گفتوگوێم بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر فازڵ نەبی بریکاری وەزیری بریکاری با بڵین پێشووی وەزیری دارایی عێراق لەسەر ئەم بابەتەش گفتوگۆ دەکەین. ئەگەر میوانەکەمان ئامادە بێ ڕاستەوخۆ بچمە لای دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش با هەر لەوە دەست پێ بکەین. بەغدا لە سەرەتاکانی 2025 باڵین هەرێمی کوردستان کەمێک نەخمەی قسەکردنی جیاوازترە و بە دەنگێکی دلێرتر دەڵێ بەغدا غەدرمان لێ دەکا. هەر بەڕێزت لە پێکەوە گفتوگۆمان کرد 3 مانگ لەمەوبەر تۆوتت موچەی مانگی 12 ئەگەر وەفدی سیاسی بەهێز نەچێتە بەغدا گرفتی بۆ دروست دەبێت دەبێت لە ئێستەوە خەمی بخۆین خەمیان نەخواردوو ئەوە گرفتی بۆ دروست بوو کەس نازانێ موچەی مانگی 12 بەکوێ دەگا زانیاری لای تۆ چی هەیە ئایا موچەیە دەدرێت نادرێت یان کۆتایی پێهات ئەو مەلەفەت داخرا.
سپاس کاکەڕانکۆ سڵاو و ڕێزم لۆ جەنابتە لۆ بینەرانی خۆشەویست بە حقات موچەی مانجی 12 بەداخەوە زۆر بەداخەوە تەوان ڕۆیشت لەبەر دوو هۆکاری یەکەم بەغدا دەڵێ ئەمن لە حدودی 440 شتێک ملیارم نردیە تەبەن یەک لە نووسراوەکان لای منە 264 ملیارە لۆمانجی 12 ساڵی 2024 لۆیە دەڵێ ئەمن مەبلەغەکەم نردیە و پێویست دەکا هەرێمی کوردستان لەو ئیراداتەی ناوەخۆ کە نەیگەڕاندیتەوە لۆ بەغدا تەکمیلەی بکات ئەوە سەبەبی یەکەم سەبەبی دووەم ئەوەیە کە هەموو کەسێک هەر کەسەکە گەر ئەلفوبای مالیە بزانی لە حسابات بزانی دەزانیت کە قانونی موازنە یەکێک لە مەبادئەکانی مەبدە سەنەویەت الموازنە واتە موازنە یا ساڵانەیە لە یەکی یەک دەست پێ دەکات لە سیویەکی 12 کۆتایی دێت دوای سیویەکی 12 هیچ قووەتێک نییە لە دنیا نە ڕئیسی وزەراونە وەزیری مالیە و هیچ کەسلۆی نییە یەک دینار لە موازنەی ساڵی پێشووتر سەرف بکات بە جۆرەی قانون لۆیە بەداخەوە ئەوەی ینی موچەی مانجی 12 ئەوە با بڵێین مەسیرەکەیتی باشە دکتۆر ینی ئێستا بینەران و هاوڵاتیانیش ینی چاوەڕێ ئەوەن کە ئایا موچەی مانگی 12 دەدرێ یاخود نادرێ هەرێم دەتوانێت تەکمیلەی ئەو پارەیە بکە کە بەغدا نردوێتی گوایە بۆ موچەی مانگی 12 مانگی 11 لێدراوە یان نادرێ بە جۆرەی بڵاوکرەوەکانی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان نادرێت چونکە ئەوان دەڵێن ئەمە ئەوەی کە لۆ مانجی 12 لۆمان هاتیە تەکمیلەی معاشی مانجی 11مان پێی کردیە لەبەرەوەی بەغدا لە مانجی 11ش بە عجزەوە نردیتی لۆێ بەتەسەوری من و بە ژێرەی قسەکانی وەزارەتی دارایی هەرێم بیت نەخێر نادرێت بەڵام ئیتر دەمێنیتەوە سەر حکوومەتی هەرێمی کوردستان کە هیمەتێک دەکات لە ئەو مەوزوعیان بەس لە بەغدا ئەو مەوزوعە کۆتایی پێهاتیە ینی تەواو بووە و خۆشتان دەزانن ئێمە لە سەر زمانی ڕئیسی وزەرای عێراقی و لە سەر زمانی وەزیری دارایی و بە جۆرەی ئیتیساڵاتی منیش ئەوان دەڵێن ئێمە ئیتر هیچ دینارێک نانێرین کە مرتەبط بی بە ساڵی 24 باشە دکتۆر بە بڕوای تو ئەبێت چی بکرێ من لە سەرەتای 2025 داین ینی چی بکرێ بۆی ئەم ساڵمان وەکو ساڵانی ڕابردوو نەبێ ئەزانی کاکەڕانکۆ کێشەکە لەسەر مەسەلەی داهاتی ناوەخۆیە لە بینی هەردوولە حکوومەتی عێراق بە شکلێکە من کە پێشتریش باسم کردی قەراری محکەمەی ئیتیحادی لێک دەداتەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە شکلێکی تر لێکی دەداتەوە ئەنجا بە حقات ئێستا ئیشکالە ڕئیسیەکە لەسەر مەسەلەی داهاتی ناوەخۆیە ئەوان دەڵێن دەبێت نیوەی داهاتی ناوەخۆ مانگانە ئێوە بیگەڕینەوە بەغدا لەوەی ئێمەش بتوانین موچەی هەرێمی کوردستان بە تەواوی بدەین حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ ئەمن نەوتەکەم ڕاوەستایە واگەر نیوەی داهاتتان بدەمێ ئەو کاتە ئەمن تەنها موچەم ناوێ بەڵکو بودجەم بە کاملی دەوێت واتە هەردوو بەشی ئیسیسماری و بەشی تەشغیلی ئەوە کێشەکە لێرەیە ئەگەر ئەو کێشەیە چارەسەر نەکرێت کاکە ڕانکۆ ساڵی 25 بە تەسەوری من زەحمەتریش دەبی لە ساڵی 24 چونکە بەغداد زیاتر خۆیان تونند کردیتەوە لەسەر ئەو مەوزوعانە لۆیە دەبێت لە بیدایەتی ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی لە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی دارایی لە بەغدا ئەو مەوزوعە کۆتایی پێبینن و ئیتیفاقێکی نهایی لەسەری بکەن هەردوو لاواژۆی بکەن لۆی ئەو ئیتیفاقە ساری المەفعول بی لە ساڵی 25 ئەوە تەنها حەلە بەڵام مەسەلەی کاکەڕانکو کە دەڵێن ئەو لیستە تەواونەوە بۆ ئەو لیست ئەوە نابیتە سەبەبی نەدانی مەعاش نەخێر ئەوە دەبیتە سەبەبی تاخیربوونی موچە بەڵام نابیتە سەبەبی نەدانی موچە چاوت لێبی بە سەبەبی ڕئیسی نەدانی بووچە کێشەیەکەیە لەسەر داهاتی ناوەخۆ باشە دکتۆر لە چەند ڕۆژی ڕابردوودا کە ئیدارەی دەوڵەت کۆبوونەوە ینی وتیان کێشەی موچە کێشەیەکی سیاسی نییە نابێوەکو کێشەیەکی سیاسی سێری بکەن هەندێک کێشەی تەکنیکیە و ڕقەم و ئەم بابەتانەیە بەڵام ئێستا هەرێمی کوردستان هەر لە ئەوەی کە ئەمڕۆ بە وەفدی وڵاتانی ژووتراوە بە لەگەڵ 23 دەوڵەتدا کۆبوونەتەوە نوێنەری وڵاتان پێیان وتون بەغدا کێشەی لەگەڵ ئێمەدا هەیە یان هەڵ دەڵێن ئێمە حساب و کتابمان تەواوە بەڵام بەغدا کێشەی لەگەڵ ئێمە هەیە و غەدرمان لێ دەکا بڕوای تۆ چۆنە وەکو
پاسپۆرێک وەک شارەزایەک وەکو قاڵبیەکی ئەم بوارە بە بڕوای تۆ کێشەکان سیاسین و بە شەڕی ڕقم و حساب و کتاب پێمان دەفرۆشن؟ بحقت كاكرانكو أمن لبدايتي درزبوني حكومتي بري السوداني وتم لا حفتي كمي درزبوني وتم أو حكومة يعني أول شيء بابلين بلاني هي لو لاواز كردني هريمي كردستان بەڵام بەداخەوە برادرانی ما ئەو قسانەی منیان باوەڕ نەدەکردیان گۆ ناشتیوانیە و ڕێیس وزەراوایە و عیلاقەمان باشە و نازانم چێ ئەمن لە یەکەم هەفتەوە چاوت لێبی کاکەڕان لە دروستبوونی حکوومەت ئەنجا سیرکە ئایا کێشەکە سیاسیە یان ڕقەمیە طبعا لە ئەسڵا کێشەکە سیاسیە بەڵام ئەو شەڕی ڕقەمت پێدەفرۆشی مادام شەڕی ڕقەمت پێدەفرۆشی کەواتە ئەتوش دەبی زیرەک بی مەجای نەدەی کە شەڕی ڕقەمت پێ بفرۆشی سیرکە مەوزوعەکە لێرەیە کاکەڕانکۆ ئەسڵی ئیش لە چێیە کاتێک کە ئیتلافی ئیدارەی دەوڵەت دروست بوو ئەگەر جەنابەت بە فکرت بێ وەزیرە بەڕێزەکانی ما ئەوانەی کە دەستیان هەبوو لە نووسینەوەی بەرنامجی حکومی ئیتلافی ئیدارەی دەوڵەت کە ئێستاش وەزیرن لە بەغدا لە تەلەڤیزیۆن دەرچوون وتیان ئێمە 4 خاڵمان سەپاندیەوە ئەو 4 خاڵە لە خلالی 6 مانگی یەکەم لە تشکیلی حکوومەت ئینشاءالله دەبێت چارەسەر بکرێت یەکەمیان باسی موچەیان نەکرد بودجە واتە بودجە مهمترە لە موچە چونکە موچە جوزئەکە لە بودجە ئەوە یەک دووەمیان باسی مادەی 140یان کرد سێمیان باسی دەرچوونی یاسای غاز و نەوتیان کرد و ئەخیران باسی مشکلەی پێشمەرگەیان کرد ئەگەر بە فکرت بێ ئەمن دیسان لە هەفتەی یەکەم ئەو کات دەرچووم لە هەفتەی یەکەم هەموو وەسایلی ئیعلام بە فکریانە وتم هەر لەو چارە هیچیان جێبەجێ ناکرێن یەک خاڵیشیان لێ جێبەجێ ناکرێت ئەوان پلانی خۆیان هەیە و دەزانن چۆن تەعامل دەکەن ئێمە دەبێت زیرەک بین بزانین چ دەکەین بەداخەوە برادرانی ئێمە لە بەغدا هەموو ئەو خاڵانەیان لە بیر چوو ئێستا حکوومەت وا خەلاسەبی کاکەڕانکۆوە نیە ینی ئەو ساڵ تەواو کۆتایی دێت حکوومەت ئەمن لە جەناب تەپرسم جەنابەت پیاوەکی مەسەل سوحوفی و ئاگات لە شتەکانە لەو 4 خاڵە هیچیان جێبەجێ کرا هیچیان 5 لە سەدیشی لێ جێبەجێ نەکرا 5 لە سەدیش ئەنجا ئەو چوو چی کرد تەماشایی ئەو چوو لۆ ئەوەی ئەوانە جێبەجێ نەکات سیرکەوە جانبە سیاسەکەیە شەڕی ڕقەمی پێت فرۆشت گوتی وەرە لە موچە لە بودجە و وەزعەت ئەو هایە طبعا بودجەیەکیان بەسەرمان سەپاند ئەمن لە هەموو لقاءەکان دەڵێم ئەوە پێی دەڵێن بودجەی ئەنفالی هەرێمی کوردستان لە ساڵی 23 ئەنجا هاتن سەبر شەڕی ڕقەمیان لەگە کردی یەواش قەراری محکەمەی ئیتیحادیان بە شکلێک تەفسیر کرد کە من زۆر مناقەشەم لەگەیان کردی بەرپرسانی بەغدا لەسەر ئەو مەوزوعە ئەوان دەڵێن نەخێر قەراری محکەمەی ئیتیحادی ڕاستە فەقەرەکی تێدایە نابێ هیچ کێشەیەک ببیتە سەبەبی سەرفکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەڵام قەراری محکەمەی ئیتیحادی یەک پاکێجە ئەوەلەن واتە کاتێک کە گوتیتی دەبێت و داهاتی نانەوتی و نەوتی تەسلیم بکەی دەبێت تەسلیمی بکەی ئەوە جانبک جانبی دووەم دەڵێن لە بیدایەتی قەرارەکە نووسیتیان على الحكومة الاتحادية وحكومة إقليم كردستان صرف رواتب موظفي إقليم كردستان واتا مسؤوليتك مسؤوليتك مشتركة لبين هردوكمان سير كوان سن زيركن لليقدانوي شد شون لو شدة بداخل إيمش برادراني إيما لبغدا هي يسبقوا كأنما أقاين لو موضوعان نبو كاتك كدوان قوت موازنة كاكا تاوتان اللي بيبري قنبلية خلقك دردتو لتلفزيون ديانوت إيما هيس قنبلي تدانابيني موازنة زور باشا انزا بابي مو سرمو بابي مو كوتا يكي يعني كوتا يكي اوان اسادين شري رقمت بيدا فروشن دلين اتو داهاتكات سير كاكا اما لموازيني مراجعي خومان لوزارتي دارایی هرێمی کوردستان کە لۆ بەغدا ڕۆیشتێ ساڵی 2024 لموازيني مراجعي او 12 مانگە نووسراوە 4 تریلیۆن و 350 ملیار دینار داهاتی ناوەخۆ باشە ئێستا ئەو چەند بووە کە مانگانە لە حدودی 350 ملیار دینارەکات ئەرێت و دەرەی ئەو هەندەم هەبووە سەرفم کردێ لە ناو موازنە باشە 352 ملیار با بڵێن ئەتوو کەواتە دەبێ نیوەی ئەو داهاتە 176 ملیار هەموو مانجێ لۆ من بگەڕینیەوە کە ئەتوو نەتگەڕاندیتەوە ئەو پارەیە تەنها 390 ملیارت گەڕاندیتەوە لە خلالی ساڵێک لۆ من کەواتە ئیدەن ئەمە خۆمان توش کردیە وەزارتی دارایی خۆمان خۆی توش کردیە ئەجا لە هەمان کاتیش بەداخەوە
حاضر نینە اعتراف ئەوە بکەن بەو وەزعە لۆیە ئەو زۆر زیرەکە شەڕی ڕقەمت پێدەفرۆشی سبەی ڕۆژی ئەو دەوڵەتانە بچنەوێش دەرێکا کە ئەوە قەراری محکەمەی اتحادی دەبایە داهاتی ناوە خۆمان تەسلیم بکەن داهاتی ناوە خۆیان تەسلیم نەکردیا ئێمە ناچار بووین لە 6 مانگی کۆتایی ساڵی 2024 سەبر ئەو داهاتی کە تەسلیمیان نەکردیە لە بەشی موچە ببڕین باقیەکەیان لۆ بنێرین تەماشەی ئەو شەڕی عەقڵ و منطقت لەگە دەکات کەواتە دکتۆر دەبی زیرەکتر بی لەوە ئەو مەجالە نەدەیە مقابل لە ئەوەی کە بتانی هەموو سیر کە 4 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستانیان تەنها بە موچە مەشغول کردیە مادەی 140 یاسای نەوت و غاز نازانم پێش هەمووی لە بیر چوو بزانە ئەو کەواتە لە ئەسڵدا ئیشەکە سیاسیە بەڵام ئەو هاتیە بە شکلێکی علمی شەڕەکەت پێدەفرۆشی ئەوە ئەساسی باش کەواتە دکتۆرەوان حەقڵێکیان بۆ ئێمە دروست کردووە حەقڵێکی پڕ لە مین ڕێژکراوە ئێمەش بە نەزانی بەنێو ئەم حەقلەدا دەڕۆین هەر جارە و دانەیەکیان بێمەدا دەتەخێتەوە یعنی بۆ ئەوەی کە نەتوانین چەند مەترێک زیاتر بەردەمی خۆمان ببینین داواکاری ترمانە بێ ینی هەموو تەرکیزمان لەسەر ئەوە بێ ئێمە موچەکەمان لە مانگی خۆی لە کاتی خۆیدا بێ لە کاتی خۆشیدانە کەواتە ئەوانەی کە لە بەغدان ئایا زانیاریان نەبوو لەسەر ئەم بابەتانە خۆشت دەزانی ئەنی هەموو خۆیان بە پسپۆر دەزانن بە شارەزایی زۆر ئەزموندار دەزانن لە مەجای حساب و کتاب و ڕقەم و ئەم بابەتانەیە بۆ ئەمانیان بەسەردا تێدەپەڕێ والله کاکەڕانکۆوە سوالی منیشەوە سوالە حەقەلەوان بکەینەوە پرسیارە جوابیان هەبی ئەزانی ئەمن بەڕێی من حکوومەتی هەرێمی کوردستان دەبواە متابعی زیاتری ئەو مەوزوعەکان بکا لە بەغدا دەبواە مەسئولیت بخاتە سەر ئەو خەڵکانی کە لە بەغدا ئیش دەکەن نەزانی ئەتو کاتێک کە لە جێگایەک ئیش دەکەی تەنها ئەوە نیە ئەتو منسەبەکەت وەرگرتبی مەسئولیتت لەسرە بەرامبەر بە ملەتێک مەسئولیتت لەسرە بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان نەزانی چێ ئەتوی دانایە لە بەغدا حکوومەتی هەرێمی کوردستان یان پارتیویەکێتی کە حکوومەتی هەرێمی کوردستان هی ئەو دوو حزبەیە وایە کەواتە دەبایە متابعە هەبی و لێپرسینەوە هەبیت نەک ئێمە لە ئاخیری 4 ساڵەکە ئەنجابین بڵێن ئەو هەموو غەدرەمان لێکرا وامان لێکرا ئێمە دەبێت لە بیدایەتەوە غەمی خۆمان بخۆین و ئیشوکاری خۆمان بەڕێک و پێچی بەڕێوە ببین ئەوەیە مشکلەکە بەڕاستی مشکلە کە دیسان دەرێمەوە ئەمن لە هەفتەی یەکەم لە دروستبوونی حکوومەتی سوودانی وتمیا هەرێمی کوردستان ئاگاتان لە خۆتان بی پلانێکی گەورەیان لە بەردەستە و پلانەکە لەلایەن خەڵکێکی وا سەر گەورەدان درای ئیشارەتی شملۆی کرد لۆ لاوازکردنی هەرێمی کوردستان ئەنجا ئەتویان بەشتێکی ئەوها ئەوەی مەشغول کردی ئاگات لە هیچ نەما تەنها غەمەکەت کەوتو بۆ سەر یەک خاڵ جزئەک لە یەک خاڵ جزئەک لە یەک خاڵ موچە چونکە جزئەکە لە بودجە باشە دکتۆر وا پێدەچێت ئێستا هەرێمی کوردستان بە هۆژ هاتبێتەوە بە هۆشی خۆی هاتبێتەوە کە چی بەرامبەر کراوە وەکو دەبینین ئەمڕۆ وەزارەتی با بڵێن حکوومەتی هەرێم وەزیری دارایی و بەڕێز سکرتێری ئەنجومەنی وەزیرانی ڕاستپاردووە لەگەڵ نوێنەری وڵاتاندا کۆ بێتەوە بڵێوەتانێ غەدرمان لێ دەکەن ئەمە ڕەخەم و ئەمە حساب و ئەمە کتاب ئێستا سەرەتای 2025 و پێشتر ئاماژەت پێکردوتت ساڵێکی سەختتر دەبێت لە ڕابردوو کورد ئەبێت چی بکە بە بڕایتەوە وەکو ئەزموندارێک وەکو قاڵبوویەکی نیو ئەم بوارە کورد دەبێت ئێستا چی بکە کارتێکمان بەدەستەوەیە کە کارتێکی بەهێز بێ 2025مان وەکو 24 نەبێ باشتر بێ نەخێر بەنسبەت ئێمەوە بەڕاستی پێت بڵێ وەکو هەرێمی کوردستان ئەو کارتانەی کە بەهێز بوون لە دەستمان سەبر لە دەستمانیان دەرهینە ئەوان زۆر بە هەدوو ئیشی خۆیان کرد لەسەرێ لەگەڵمان پێدەکەنین لە بنەوە ئیشی خۆیان دەکرد دەزانی لۆیە ئەمە هیچ کارتێکی بڵین بەهێز لە دەستمان هەبی بەڕاستی ئەمن شک نابم کارتی بەهێز لە دەستمان هەبی هەندێک خەڵک باس لە مەسلەی کشانەوە لە عێراق دەکات لە حکوومەتی عێراق مەسلەی کشانەوە ئەزانی سلاح دوو حەدەینە هەردوو خطوورەی هەیە ممکنە لەلایەن باشبی وا فکر بکەوە بیتە زەختێک لەسەر حکوومەتی عێراق لەوەی کێشەکان چارەسەر بکات بەڵام لەلایەک ممکنە انقطاعك دروست ببی بە تەواوی تووشی کێشەی گەورە ببین و بەداخەوە ئێمە ناشتوانین بە ئیراداتی ناوە خۆمان وڵاتەکەی خۆمان بەڕێوە ببین ئەگەر بمانتوانایە
کاکەڕانکۆ تەماشای لە جانبی ئابوووریەوە ئەگەر بمانتوانایە بە ئیراداتی ناوەخۆ ئەنجا نەفتی و غێر نەفتی هەرێمی خۆمان بەڕێوە بین بەڵێ ئەمن ئەوە خیارێکی باشە کە ئەتو ئەو زەختە بکەیت لەسەر بەغدا بەو شکلە بەڵام ئەمە متەکیدین کە ناتوانن بە وەزعیکەیە لەبەرەوەی نەوتەکەمان ڕاوەستایە ناتوانین نەوتەکە لە ڕێگای بۆڕی بفرۆژی ئەجا ئەگەر با بڵین بە قاچاقیش هەندێک خەڵک دەڕێ بە قاچاق بەڵام بە قاچاقیش بفرۆشی ئەو پارەیە ناکات ینی پارەکە تەنها حەقدەستی کۆمپانیایەکانی بە تەواوی لێ دەرناچی بە گوێرەی ئەو عقودەی کە پێشتر کرایە ئەجا لۆیە ئێمە پێویست بەوە دەکات بەعکسەوە ئەمن لەگەڵ ئەوەمە کە عیلاقاتمان خۆشکەینەوە لەگەڵ بەغدا سیاسەکانمان دەست پێ بکەنەوە بە چوونە بەغدا فەنیەکانمان خەڵکە تەکنیکەکانمان لەگەڵ بەغدا دانیشن نێنەوە ئەموو ڕۆژێ جەنتا بەدەست بڕۆن و شەو بگەڕێنەوە نەخێر ئەمن لەگەر جەنابەت بوویان لەگە یەکێک لە ئەوەکان گوتم پێویست بەوە دەکا کە برادرانی وەزارەتی دارایی ئێمە بچن خێمەیە کەڵدەن لە ناو وەزارەتی دارایی عێراق و دانیشن لەوێ تا کۆتایی کێشەکان دینن و مەحزەرێک تەوقیع دەکەن ئەنجا دوایی بگەڕێنەوە لۆیە ئەتوو بڵێ ئەمن ئەوەم کرد و ئەویش بڵێ ئەمن ئەوەم کرد ئەمن ینی تەماشەی کە لەو ئەخیرە بەداخەوە بوویتە شەڕەقسە لە بینی هەردوو وەزارەت ئەو بڵاوکراوە یەک دەردەکات ئەو بڵاوکراوەیەکی تر ئەو بڵاوکراوە ئەوە چارەسەری کێشەکان ناکات دکتۆر لە نیوە شەویشدا بڵاوکراوە دەکەن لە نیوە شەوەیەکی بەڵێ ینی باوەڕ بکە ئەنجا حەزەکەم یەکشت بزانی وەزارەتی دارایی عێراق ئەسڵان حەزی لە بڵاوکراوە نییە ئەسڵەن بڵاوکراوەی دەرنەکردیە بە توولی ئەو ژیانەی خۆیانی ئەو فترانەی کە پێشتر تێدا بوونە بەڵام ئێستا دژی هەرێمی کوردستان بڵاوکراوە دەرەکەم زانە ئیدەن مەوزوعەکە لە ئەساسەوە سیاسیە بەڵام بەداخەوە ئەمە نەمانتوانیە وایان لێ بکەین کە مەشغولمان نەکەن بە مەوزوعی ئەرقام و ینی با بڵێن ئەوەمان بکەویتە با بڵێن تەرکیزمان بکەویتە سەر قەزایە ئەساسیەکان ئەنجا لۆیە پێویست بەوە دەکات بەڕاستی پێت بڵێم بەڕاستی وەفدێکی باڵا لە حزبە کوردستانیەکان ئەگەر حزبەکانی تریش ناین بەڵام پارتی و یەکێتی بەیەکەوە وەفدێکی باڵا بچتە بەغدا لەگەڵیان دابنیشی لەسەر ئەو مەوزوعە کاکە فەنیە باشە مانەعمان نییە ئەنجا ئەو جارە فەنیەکانی خۆمان بچنە بەغدا لەگەڵ فەنیەکانی ئەوان دانیشن بگەنە نەتیجەیەکی نهایی یعنی باوەڕ بکە چارەسەرکردنی کێشە زۆر زەحمەت نییە بەڵام لۆ وای لێ هاتی ئەمیش خۆم تێی ناگەم هەندێک جار لۆ منیش جێگای پرسیارە زانی وئیلا ئەگەر ئەو مشکلە هەیە زۆر ئاسانە ئەکرێ وەفدێکی سیاسی خۆمان و وەفدی فەنیشی لەگەبی بچن لە بەغدا وەفدی سیاسی ئەوان و وەفدی فەنیوانیش و بەڕێز سەرۆکی محکەمەی ئیتیحادیش بێت ئەگەر مشکلە لەسەر تەفسیری قەراری محکەمەی ئیتیحادی هەیە با ئەوان تەفسیرێکی بدەن تەفسیر بدەن ینی بە تەواوی بڵێن بابە ئێمە و قەرارەمان دەرکردی تەفسیرەکەی بەو شکلەیە لەوەی هەردوو لاپەیەوە بابەت پابند بن و وە کێشەکە چارەسەر بی بەڵامە تو بە جودا دەڕۆیە لای فلان و بە جودا دەڕۆیە لای فلان و ئەو لەو لای بە جودا دەستە فلانجێ کاکە ئەوە بەعکسەوە کێشەکە گەورەتر دەکات نەک چارەسەری دەکات باشە دکتۆر ئێستا ئەسەری موچەی مانگی یەکیش دیار نییە ینی نازانرێ ئایا مانگی یەک بە چ میکانیزمێک دەدرێ پێشترندێک لە دوانی بەڕستم بینی دەڵێ موچەی مانگی 12 لە قورگی شێردایە ئەوە ئەمڕۆ هەر لە قورگی شێرەکە پێدەچێت چوو بێتە گەدەشیەوە لە قورگا دەرێنرێ بەس کە گەڕابێتەوە بۆ گەدەی تەواوی تر ینی بەتەمای نەبین مانگی 12 یەکیش هەر ئەسەری نییە وەڵی مانگی 12 نەک لە گەدەیەتی ئینەما لە گەدەشی هەزم کرا ینی ڕۆرا ینی تەواو بەڵام بەڵێ بەڵام بە حقات ئەوەی مانجی یەک دەکرێت ئێستا ئیشی لەسەر بکرێت دەکرێت ئێستا وەکو گوتم وەفدی سیاسی و فەنی لەگەڵ بەغدا دانیشن چونکە ئەو مەوزوعە زۆر مهمە کاکەڕانکۆم ئەوە مرتەبتە بە قوتی ملیۆنێک و قسوور عائلە لە هەرێمی کوردستان نەزانی ینی ملیۆنێک قسوور موظف لە موچەخۆر مەعاش خۆر و إلى آخره ئەوانەی کە مەعاش وەردەگرن لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو مەوزوعەش سەهل نییە پاشەوەی ئەو مەوزوعە کە 2 تریلیۆنێک دینار دەدەیە موچەخۆرانەوە دەکەویتە بازار عەجەلەی اقتصادی چ لێ دەکات تەحریک دەکات ئیشی پێ دەکات جوڵەی پێ دەکات دەزانی بەڵام ئێستا جوڵەی بازارت ڕاوەستایە ئێستا موچەخۆر هیچ سیقەیەکی نییە مطلقاً نازانی کەی موچەکەی دێکەی نایێت لۆیە ئەو هەندە پارەی کە پێشێتی لە جیرفانی خۆی قوفلی لێدایە دەرزێکی لێدایە لەوەی نەبیتەوە پارەکە سەرف نەکاتە زانی
ئەوە بەڕاستی مۆزوعێکی زۆر حیاتیە لۆیە پێویست بەوە دەکات کە هەروەکو باسم کرد هەم زانیبی سیاسی و هەم زانیبی فەنی لەگەڵ بەغدادانیچین کێشەکە چارەسەر بکەین ئەگەر نا ئێستا بەغدا بە دوای طبعاً ئەوەش پێتم گوت لەبەر ئەوەی کێشەکە لە ئەسڵەوە بگەڕێەوە سیاسیە بە دوای بیان و تریش دەگەڕێت ئێستا مەسەن ئێستا گوێمان لێ بوو بە ڕێز وەزیری دارایی گوتیە من هەتا مانجی 12 مەجالمدا بۆ هەرێمی کوردستان لەوەی مەسەلەی تەوتین بکەن نەیان کردی ئێستا ئەوەش خەریکە بیکاتەوە کێشەیەکی تر ئەو کێشەیە نەما بوو بزر ببوو بەڵام وا دیسان زیندی دەکەنەوە لەوەی دیسان ئەویش ببیتە کێشەی ئیزافی لەگەر ئەو مەسەلەی داهاتی ناوەخۆ لۆی سەبر ئیتر بەلبەلە لە هەرێمی کوردستان دروست ببی برادەرانی ئێمە دەبێت لە وەزیرەکتر بن دەبێت پێشی بگرن پێشی ئەو مۆزوعانە بگرن دەبێت دانیشن خطیان هەبی ئەوانیش پلانیان هەبی کاتێ دەچنە بەغدا پلانی ئەیوبی و سییان هەبیت کاتێک کە دەچنە بەغدا لەوەی بزان چۆن قسە لەگە بەغدا دەکەن لەگەر چێ قسە دەکەن ئەنجا ئەوانە هەمووی خاڵی مهمن ئەگەر ناوەڵی کاکەڕانکۆ باوەڕ بکە من لۆ دەڵێم 2025 خۆشتریش دەبی باوەڕ بکە لە ناو موازنە لە ناو موازنە خاڵی تری وا تێدایە ینی کە کێشەی بمچینە زۆر گەورەتریش لە مستەقبل لۆمان دروست بکە یعنی یەک لە خاڵەکان قومبەلەکەی باسی ناکەم چونکە دوونێش زۆر داوایان کرد برادەرانی یەکگرتو تەلەڤیزیۆنەکەیان وتم شەیتان نووسیە لی گەڕێ شەیتان بە خەبەر مەینن لۆیە نامەوێت تەفاسیلی بدەم ئەمڕۆ پێشەمەیە شەیتان بە خەبەرە دکتۆر ئەرێ وەڵا خاستەر پێشەمە لەسەر جومعە شەیتان بە خەبەرە و ئیشی خەراب بکات خاڵێکی تری وای تێدایە کە قومبەلەکەی ممکنە قومبەلەی ئەتۆمی بی قومبەلەی زەڕی بیت ئەگەر بیتەقینەوە بە ڕوومان ئەمە بەخداهای لێ هاتوو بەرامبەر بە ئێمە دکتۆر یعنی ئەم قومبەلە گەورانەی بەرامبەر بە ئێمە ترچی بکەین بێبەختی ئێمەیە و بەداخەوە برادەرانی ئێمەش ئەوانەی کە لە بەغدام ئەوانەی کە مەسئول بوون لە مناقەشەکردن نازانم ئەنجا ئەوانەی بەغدا بوون یان خەڵکە لێرە چووە ینی تێکەڵاو بوون نەیان توانیە بە شکلێکی ڕێک و پێک بەرگری لە مافە دەسووریەکانی خەڵکی هەرێمی کوردستان و مافی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن لۆیە بەڕاستی شت بەسەرماندا عەبڕ بووە یعنی قانونی موازنە کاکەڕانکۆ من زۆر جار گوتم برادران عاجزیشی دەبن لێم بەڕاستی بەڵام ئەوە مەسئولیەتێکی ئەخلاقی و وەتەنی منە کە من حقەتەکان بڵێم ناتوانم بێ دەنگ بم لە ئاست هەندێک ئەختا کە ئەکرێت هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون خۆزگە ئەمنیش لا يعلمون بوومایە بەڵام چ بکەم إنما يتذكر أولو الألباب بەڵام ئایا ئولو الألبابمان هەیە ئێمە چۆن عفوەن سوالەکە ئەڵێم ئاەتەکەم بۆ تەواو کردی دەڵێ ئینەما يتذكر أولو الألباب يعني أولو الألبابمان هەیە بالضبط آخر ئەوەیە مشکلەکەمان ئەزانی مشکلەکەمان لێرەیە کاکەڕانکۆ بەڕاستی دەبێت بگەڕێنەوە لۆ جزوری مشکلەکان و محاولە بکەین مشکلەکان لە جزورەوە حل بکەین نەزانین لە ڕێگوڕیشەوە حل بکەین نەک حەلی موقەتمان هەبی ئەمن دیسان دەڵێمەوە باوەڕ بکە ئەو موازنەیەک بوو زۆر بە وەستاییدان درابوو لەلایەن عێراقەوە بەڵام ئێمە دەنگمان لۆداوەکو کورد ئەزانی مشکلەی لێرەیە ینی پیا و دڵی دێشی کاتەکەمە دەنگماندا لۆ یاسایەکی بودجە کە یاسایەکە بە تەواوی ئێمەی با بڵێن کەلەپچە دەکات ئەنجا بە هەر حاڵ ئەوەی ڕۆیشت تازە بەڵام لەمە دووە پێویستە زیاتر منتەبه بین دەبێ ئەو حقەتە بزانین کە بەغدا بە دوایی شت دەگەڕێ لۆ لاوازکردنی قوارەی هەرێمی کوردستان دەبێ هەمومان ئەو حقەتە بزانینە بەڵام ئەو ڕاست و ڕاست لۆت نایە چاوت لێبی ئەو وەستایە عادەتەن لە شار تەماشەی ئەوەی ڕاست و ڕاستە ڕوازوو گولەکی پێ دەکەوی دەکوژرێ بەڵام ئەوەی بە فەن دەڕوات بە خشکەیی بە سلێمانی دەڵێن وابزانم بە خشکەیی ئەو بە خشکەیی لۆت دێ ئەو بە خشکەیی لۆت دێ ئەو ڕاست و ڕاست لۆت نایە ئەنجالۆیە ئێمە دەبێ منتەبه بین لە مەودووە ئومێدم زۆرە کە ئینشاءڵڵا برادەرانی مە زیاتر لەوە دکتۆر دواپرسیارم ئەگەر بە خێرایی دکتۆر دواپرسیارم بە خێرایی وەکو پێشتر ئاماژەشت پێکرد ئەم حکوومەتەی تر کۆتاییەتی پێ دوای نەرمی بنوێنێ لەبەرەوەی ئەویش پێویستی بۆیە شەقامی عەرەبی لە ئێمە گەرم کە خۆی وەکو پاڵەوانی عەرەبی پیشان با کە
پارەی نەناردووە بۆ هەرێم پارەی بەسرە وەکو خۆیان دەڵێن ڕێیان لەوە گردووە پارەی بەسرە بنێرن خەڵکی هەرێم بیخوا ینی کاتی ئەمە ماوە ئەم چەند مانگە ئەوان نەرمی بنوێنن نەوەڵا لە خودی خۆی وابزانم سەرۆکۆزیرانی عراق خۆی یەکێک لە تەسریحەکانی وتوێتی ئەمن لە 2024 زۆر نەرمی منوان لەگەڵ کوردستان بەڵام کوردستان ناتە پێش ئەوە قسەی من نییە لە ئێمە حاضرنینە لەوە زیاتر نەرمی بنوێنین وفعلەن وەکو جەنابیشت گوتت هەر وەخت کە ئینتیخاباتی دێتە پێش ئەوان تونتر دەبن بەرامبەر بە هەرێمی کوردستان چونکە ئێستا بەداخەوە ڕەیەک دروست بووە لە عێراق برادرانی ئێمە نەیانتوانیە ئەو ڕەیە بگۆڕن ڕەیەک دروست بووە لە شاری عێراقی ئەویش ئەوەیە چێ زیاتر دوژمنایەتی هەرێمی کوردستان بکە ئەو زیاتر دەنگدینیت ئەزانی ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە لەبەرەوەی ئێمە نەمانتوانیە حقیقەتەکان بە شارعی عراقی بگەینین ئەوە غەڵەتەکەمانە باوەڕ بکە زۆر قسە دەکرێت لە بەغدا ینی ئینسان تەماشەیەکە باشە ئەوانە ئەو قسان دەکەن لۆ کەس نییە جوابیان بداتەوە چونکە قسەکانیان هەمووی مغاڵەتەیە هەمووی غەڵەت فی غەڵەتە بەڵام دژی هەرێمی کوردستانە کاکە جوابیان بدەنەوە برێت و ئەو قسەیە دەکەی فەرموویەک دوو سێ ئەوە جوابی قسەکەت ینی ئەنجا لۆیە بەڕاستی ئەو ترسەش هەیە کاکەڕانکۆ ئەوەی کە باست کرد لەبەرەوەی ئینتیخابات هەیە لە ساڵی 2025 ممکنە تونتریش بن بەرامبەر بە زۆر بەڕێز دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشوی وەزیری دارایی عێراق سپاس دەکەم دکتۆر سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ سپاس کە هەموو جار هەمخۆرانە ڕاوسەرنجی خۆت لەبارەی ژیان و گوزەران و موچە و پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداوە باز دەکەی خۆشەویستان بەردەوامین پشوێکی کورد وەردەگرین و دێنەوە خزمەتان